ئەوە باشتا مقاولەکە دەڵێ پارەم وەرنەگرتیە و ئیشەکەی تاخیر کردووە ئیدی قسەم لە بۆ زۆر کامیرەکانش کردووە بەڵام کە پارەی نەدرێتی مقاولەکەشی ڕدەگری ئەمەش داوا لە حکومەت دەکەین سوپاسیان دەکەین کە ئیشەکەی ئێستا و تەعمیر دەکات نۆژین دەکات و شتێکی جوانە ینی هەم یارمەتی ئەوانە دەکە دوکانەکان نەسوتایەوە هەم ئێمەش کە دوکانەکانمان نەسوتایەوە تاویزماوە نەگرێت پێویستمان بە تاویز نییە سوپاس خوای دەکەین بەڵام زوومان لۆ تاوەکەن بینێ ناوێ مەمنونی خوای دەبین سوپاس دەکەین وەڵا لەسەر دوکانمان بەکرێ گرتێ بژێوی ژیانمان ئیش دەکەین بەشی کرێەکەی بە زرەزر دەکا و ناکە یان جاری وایە لە مارێ پارەی کری دوکانم لەگە کارەبای هینەیە ینی ئەممان کە بۆی دیشم نەکردیە چکە لەسەرێ ئیش نییە دوای ئیشەکەی مەش مەوسیمە ئیشی خەیاتی مەوسیمی ڕەمەزانان و نەورۆزانە ئەگەمە ڕەمەزان نەورۆزان میشێکی چاک نەکەم ئەمە چ کاتێک ئەو خەرە بۆم لە بۆ دەکرێتەوە لە ڕاستیدا پێویست بوو تاویز بدرێتە ئێمە لەبەرەوەی دەربەدەر کراین مادەم دەربەدەر کراین ئێستا بە دوکانەکانمان لۆ تەواوکەن سوپاسیان دەکەین تەواویش ناکەن با تەسمیلی خۆماکەن بە 10 ڕۆژی تاوی دەکەین خۆمان ئەکە سەر خۆی تەواوکە